خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم لە بەرنامەی ڕاهەند هاتووینەتە شاری ڕانیەی دەواازەی ڕاپەڕین. سبەینێ 31 ساڵەی یادی ڕاپەڕینە مەزنەکەی خەڵکی کوردستانە کە پێشمەرگە و ڕێخستنە نهێنیەکانی ئەوەی ڕۆژێ لەگەڵ جەماوەر بێکەوە بەعسیان لە شاری ڕانیە ڕاماڵی. هەموو ساڵێ لە 5 سێدا خەڵکی کوردستان و بە تایبەتیش خەڵکی شاری ڕانیە و ئیدارەی ڕاپەڕین یادی ڕاپەڕینە مەزنەکەکەنەوە. ژمارەیەک هاوڵاتی و پێشمەرگە لەو شارە شەهید بوون، کۆمەڵی خەڵک بریندار بوو. وێڕای درڕندەی بەعس و وێڕای پشتیوانیە بەهێزەکانی ئەو کاتی ڕژێمی بەعس، بەڵام قارەمانانی ڕانیە و ڕاپەڕین لە بەعس هاتنە دەست و توانیان تا کەرکووکی قودسی کوردستان ڕزگار بکەن لە 21 سەی ئەو ساڵەدا. بەڵام لە هەموو یادێکدا وێڕای ئەوەی کە ڕانیەکان شانازی بە خۆیانەوەکەن کە خاوەنی ڕاپەڕینن و خاوەنی یەکەم تەقەی دژی ڕژێمی بەعسن لە ڕاپەڕیندا، بەڵام گلەیان هەیە، نیگەرانیان هەیە، پەیامیان هەیە بۆ ئەوەی وەکو ئەوترێ هەمیشە لە بۆ نەو یادەکاندا کە پەرلەمان و حکوومەت و دەستکەوتەکان بەرهەمی ڕاپەڕینە. بەڵام ئەوان باز لەوە دەکەن کە شارەکەیان خزمەتگوزاری نییە، کە وەک پێویست دەرگای ئاوەدانی و خزمەتگوزاری لە دەڤەرەکە نەکراوەتەوە بەگشتی. ئێمە ئەم شەو لە ڕانیە گوێ لە پەیامی ڕانیەکان دەگرین لە یادی ڕاپەڕینە مەزنەکەی خەڵکی کوردستان. بەرنامەی ڕەهەند ئەم شەو بە میوانداری هەرێک لە بەڕێزان دکتۆر مۆفەق خالید، سەرۆکی زانکۆی ڕاپەڕین. دکتۆر بەخێر بێ. هەروەها حوسێن مەحموود، قایمقامی قەزای ڕانیە، کە حوسێن بەخێر بێ. هەروەها کاک شوانە حاجی محەممەد، نوێنەری مەڵبەندی 24 ڕاپەڕین و نەپسراوی کۆمیتەی ڕێخستنی ڕانیەکێتی نیشتیمانی کوردستان. ژمارەیەک گەنج وەکە سوکاری شەهید چالاکوان لەگەڵ ئێمە بەشدارن لە بەرنامەکە. سوپاس بۆ هەموو لایەکتان. دکتۆر، تا چەند مەسەلەن هەوڵ دراوە ڕاپەڕین لێکەوتەکانی وەکو ئێوەکو بەرهەمێکی دوای ڕاپەڕین وەکو زانکۆی ڕاپەڕین بەدی کۆمنت بکرێ و بچێتە چوارچێوەی ئەکادیمی؟ بەڵێ، سەرەتا دەستخۆشین بۆ جەنابت و تەواوی ستافی پرۆگرام و هاوکاران و ئامادەبوانی خۆشەویست و سەری ڕێز و نوازشدا دەنێن بۆ شەهیدانی ڕێگا ڕزگاری کوردستان و بە تایبەت شەهیدانی ڕاپەڕینە مەزنەکەی گەلەکەمان. پیرۆزبایی خۆم بە تەواوی خەڵکی دەڤەرەکە و تەواوی خەڵکی کوردستان دەگەێنم لەو یادە مەزنە. تەمان وەکو ئەوەی کە با بڵێن ڕووداوەکانی ڕاپەڕین و لێکەوتەکانی چەند بە دۆکیۆمنت کراون، چەند کاریان لەسەر کراوە. لە ڕاستیدا زانکۆی ڕاپەڕین وەکو بەرهەمیشی ڕاپەڕینەکە و کە با بڵێن بارەگاکەشی یان کەمپەسەکەی لە دەڤەرەکەیە کاری کردووە لەسەر چەند هەستێک بۆی ئەو دەستکەوتە بە چاکە و خراپەکانیشەوە بە دۆکیۆمنت بکە. بۆیە لە ساڵانی ڕابردوودا لە یادەکانی ڕاپەڕیندا چەندین کۆنفرانس و سمپۆزیۆم و وەرکشۆپی تایبەت کراوە. لەو چالاکیانەدا جار هەبووە توێژینەوەی زانستی پێشکەش کراوە لە ڕووی مێژوویەوە، لە ڕووی جوگرافیەوە، هەتا لە ڕووی بابەتە زانستە پەتیەکانیشەوە توێژینەوە کراوە لەسەر دەڤەری ڕاپەڕین و ئەو لێکەوتانەی کە ڕاپەڕینەکە و ڕووداوەکانی دوای ڕاپەڕینەکەش هەیە لەسەر دەڤەرەکە چ بووە. و جگە لەوانەش مامۆستامان هەبووە لەسەر ئاستی تاکە کەس وەکو شخصی خۆی هەوڵی داوە کتێب بنووسێ، توێژینەوە بنووسێ، وەروها بەشێک لە توێژینەوەی خوێندکار دەرچوونی خوێندکارانیش لە قۆناغی چواری بەشە جیاجیەکاندا بەشێکی تەرخەن کراوە بۆ لێکۆڵینەوە لە ڕاپەڕین هۆکارەکانی دەرەنجامەکانی و لێکەوتەکانی کە وەکو ئەرشیفێک لە کتێبخانەکانی زانکۆدا ماون. زۆر باشە دکتۆر، گفتوگۆی زیاترەکەین. کا حوسێن، قایمقامی ڕانیەکان لە زۆر شت نیگەرانن، چەندی ئەکەوێتە ئەستۆی ئێوە. من خۆ بەکو ڕۆژنامە نووسۆک و دانیشتێکی دەڤەرەکەش ئەزانم، بەڵام چەندی ئەکەوێتە سەر شانی ئێوە و کەم تەرخەم کوێیە بۆچی ڕانیەکان جگەلەوەی کە یادی شەهیدەکانیانەکەنەوە، یادی ڕۆژەکە ئەکەنەوە، بەڵام لە پاڵ ئەوەدا بەڵامێکیان هەیە هەمیشە بۆ بێخزمەت گوزاری. زۆر سپاس کاکزەنا، سپاس بۆ کورسات نیوز.
بنسەرەتا پیرۆزبایی سی ساڵی ڕاپەڕین لە تەواوی خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی لە سنووری قەزای ڕانی و ئیدارەی ڕاپەڕین دەکەین. لە ڕاستیدا کاک زانا ئێمە سنووری قەزای ڕانی و ئیدارەی ڕاپەڕین بێ کێشە و گیرروگرفت نییە. حکوومەت هێرێمی کوردستان بەپێی توانە کار و پرۆژەی خزمەتگوزاری لە سنووری قەزای ڕانیە بەڕاستی ئەنجام درراوە. ناتوانین بڵین پرۆژەی ئەنجام نەدراوە، بەڵام بەڕاستی ئەو پرۆژانە لە ئاست تموح و داخوازی خەڵکی ناوچەکە نەبوون. کۆمەڵە پرۆژەی گرنگ و استراتیجی هەبووە لەم شارەدا کە ساڵانە گلەی بەردەوامی ئیدارەی ناوچەکە و خەڵکی دەڤەرەکەیە کە بەڕاستی ئێمە هەم لە بەڕێزان سەرۆکی حکوومەت، جێگیری سەرۆکی حکوومەت وەکو ئیدارەی ڕاپەڕین وەکو قایمقامەتی قەزای ڕانیە هەموو ئەو مەسیج و پەیامانە بە نووسراوی فەرمی گەێنراوەتە لایەنە پەیوەنددارەکان و لە کۆبوونەوەکانیشدا بەڕاستی باس کراوە. یەک لە گرفتە ینی ئێمە چەند گرفتێکی کێت ساڵانە بە بەردەوامی و بەڕاستی گلەیەکەش لە جێی خۆیدایە لەوانە ئێمە پرۆژەی ئاوی دەربنمان هەیە کێچێکە لە پرۆژە گرنگ و استراتیجیەکان دەتوانێت تەمویلی ئاوی ڕانیە و هەرێکە لە ناحیەکانی حاجیا و چاوەڕە بکە کە خۆت دەزانی ئەم ساڵ بۆی وشکە ساڵی ئەوانەوە یەکێک لەو بەترسێکی گەورە هەبوو ئەو ئاوی کە ئێمە هەمان تەنها ئاوی قولە بووە کە تەمویلی ساڵ 6 ئاوی ڕانی دەکات. بەڵام هەوڵێک هەبوو لە ئەنجومەنی وەزیران و ئێستاش پرۆژەکەی حالە کراوەتەوە بۆ کۆمپانیا دەست بەکار بێتەوانی و هەموو ئیجراعاتەکان ڕۆیشتووە، بەڵام ڕاستی پێویستی بە تەمویلی مادی هەیە کۆمپانیاکە دەست پێ بکاتەوە. قرار وا بوو ینی 2 هەفتە پێشستان پرۆژە دەست پێ بکاتەوە، بەس پرۆژەی دووسایدی نێو بازار بەڕێز سەرۆکی حکوومەت لە بەردی بناغی پردی دەربەندی ڕانیە قەراری دەکە ئەم دووسایدە تەواو بکە، بەڵام تا ئێستاکانە بەڕاستی هیچ هەنگاوێنێرە تەنها لیژنەی بۆ پێکاتوە بودجەیەک تەخسیس کراوە، بەڵام ئەو بودجە تەنها بۆ ڕێگاکەیە، بەڵام بودجەی قەرەبووکردنەوەکە ئیستملاکی ئەو مڵکانە تا تقریبا نزیکی 11 ملیارە حکوومەت. ئێمە چەند پێشنیارێک مەخستە بەردەمی حکوومەت، ئێمە وەکو دەسەڵات بدا بە سەرۆکاتی شارەوانی ڕانیە و بەڕێوەبەراتی شارەوانیەکان ئێمە کۆمەڵێک زەوی نابمان هەیە بتوانین بیفرۆشین بۆی تەمویلی ئەو ئینە بکەینەوە. ئاخرشت کە بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت لەگەڵ وەزیری پەروەردە لەسەر پرۆژەی بۆ تەواوکردنی لەسەر مەکتەبی نێو و ڕانی قسە لەسەر ئەوە کرا بەشێکی بکرێ عقار بە عقار. ئەنی ئەمە هەوڵەکان بە بەردەوامن، بەڵام بەڕاستی بەداخەوە ینی حەق بوو حکوومەت من پێم وایە سنووری قەزای ڕانیە و ئیدارەی ڕاپەڕین نازی بەسەر هەموو حیزب ڕێکخراوە سیاسیەکانەوەی بە ئەوەی بەشدار لە حکوومەت و دەرەوەی حکوومەتی. ئێمە پرۆژەی مۆنومنتی شەیدانمان هەیە ئەم ساڵ بە سوپاسەوە بەڕێز وەزیری ئاوادانکردنەوە وعدیەوەی پێداین ئێمە لەگەڵ نوێنەری کە سوکاری شەیدان چون قۆناغی دووەمی مۆنومنتەکە دەست پێ بکاتەوانێ بۆ لە چەند ڕۆژ ڕابردوو جارش کە کاکدانە جەختی کردەوە کە هەوڵێکی جددی دەدا و هەموو ئامادەکارییش کراوە ومێت دەکەین ئەوە دەست پێ بکاتەوە سەرۆکاتی شارەوانیش سیاجێک و سەوزکردنی ڕوبەری ینی تقریبا بەشێکی ینی خەمەکانتان لا هەیە لامان هەیە هەموو شتێک گەێنراوە کاگەمە خۆ دەزانی حکوومەت ئەگەر تۆ ئەوەی کە مەسیج و پامی تۆیە بە نووسراوی فەرمی گەیاندت و لە هەموو کۆبوونەوە فەرمیەکاندا بەڕێز سەرپەرشتیاری دای ڕاپەڕین ئەنی هەمیشە زەخر لەو پرۆژانە کراوەتەوە. پرۆژەی نەخۆشخانەیەکی 200 تەختیە بە بەردەوامی ئەنی ئەم پرۆژەیە کە تەواو بێ دەتوانێت بۆ مەدایەکی دوور بەڕاستی خزمەت بە سێکتەری تەندروستی بکە لە سنوورەکەدا. ئەنی ئەمە جگە لە ئەمە کۆمەڵە پرۆژەی کەمان هەیە. ئەمە ئەو پرۆژانەی کە هەمانن لەوانێت لەسەر بودجەی شارەوانی لەسەر داهاتی شارەوانی کۆمەڵە پرۆژە کراوە، بەڵام بەڕاستی ئەوە لە ئاست قوربانیدان و لە ئاست تەسیە و ماندووبوونی خەڵکی سنوورەکە دانیە. زۆر باش کاحسین گفتگۆ زیاترەکەین کاکشوانە بەڕێستان ئەنی ئەو ڕۆ من کە بەناو ڕانیە هاتم ڕۆیشتم زیاتر یەکێتی خۆی کردووە و خاوەنی ڕاپەڕینە و یەکێتی یادەکاتەوە حماسەتەکە زیاتر لای لە ئەنگرانی یەکێتیە. ئێوە حزبی دەسەڵاتن لەو شارە لەو دەڤەرە کەم تەرخەمیەکان نیگەرانی ڕانیەکان لەکوێوەیە لە ئاست دەسەڵاتی ئەو سنوورە نیە گەیاندوتانە بۆ سەر و خۆتان ڕێگری هەیە بربەستەکان چین؟ سەرتا سوپاس بەخێر بن. سەرتا سەری ڕێز و نەوازش دادێنم بۆ گشت شەیدانی کوردستان و بە تایبەتی شەیدانی ڕاپەڕین و یادی بۆ یادی 31 ساڵی پیرۆزبایی 31 ساڵی یادی ڕاپەڕین لە تەواوی خەڵکی کوردستان دەکەم. مامۆستازانە من سەبارەت بە یەکێتی نیشتیمانی کوردستان دیارە لەم سنوورە ڕاستە ئێمە بەشی شێرمان بەردەکەوێت و بەدەرنین لەو گیرگفتانی کە لە ناو
لەگەڵ حکومەت شەراکەتیمان هەیە و هاوکار بوون و هاوکارمان کردووە بە شەراکەتیمان کردووە و ئەو پیرگفتانەی کرد لەم سوورەدا هەیە ئێمە بە دەرنەبووین لێیاندا بەڵام دیارە بە دوای داچوومان کردووە بە دوای دەچوونمان کردووە و هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان دەزانێت ئێمە لە شەراکەتیکردندا شەریکمان هەبوو لە حکومەتدا باشە لەو شەراکەتی کە ئێمە کردومانە چەندە توانیمانە هاوکارمان بە حکومەت هاوکارمان بێت لەو گیرگفتانەی کە ئێمە کردومانە لەو گیرفتانەی کە ئێمە بە دوای داچوونمان هەبووە بە دوای داچوونمان کردووە بۆ نمونە مەسەلەی پرۆژە خزمەتکردن خزمەتی ئەم شارە طبعا ئەم شارە پێم خۆشە پێشتر وەسفێکی ئەم شارەتان بۆ بکەم لە سەبارەت بەم شارە ئەم شارە زۆر لەوە گەورەترە زیاتر خزمەت بکرێت چون ئەم دەڤەرە پێم وایە لە زیاتر لە هەموو شارەکان لە هەموو شوێنەکان خزمەتی بە هەموو شۆشەکان کردووە بە خزمەتی بە هەموو چون چێژەکان کردووە شوێنێک نەماوە لێرە چ شۆڕشێک لە کوردستان سەری هەڵدا بێ لێرە سەری هەڵداوە لێرە هەجساوەتەوە لێرە خزمەتی کردووە لێرە توانوێتی خۆی پێ بگەێنێ کوڕەکانی ئێرە ئەولادەکانی ئێرە توانویانە خوێن بڕێژن بۆ لە پێناو کوردایەتیدا بۆیە لێرە ئەولادەکانی ئێرە کوڕەکانی هەر بۆ ئەوە پێش دەستپێکی بەرنامەکەوتت لە سنووری کۆمیتەکەی من کە ڕانیە 1970 شەهیدەمێ ئەفمکە من بۆی بەرچاوڕوونتان ئەم سنوورێکە مزەحیدترین سنوورە لە تەواوی کوردستاندا من بۆی لە تەوەرەکە زیاتر دەنەزم بۆی ئەم سنوورە لە سنووری کۆمیتەکەی خۆمدا 1231 شەهید بەس شەهید لە سنووری دەبەری ناوڕانی هەیە تەنها لە کۆمیتەکەی مندا کەواتە ئەم سنوورە 1201 شەهید پێم وایە بەدەم خۆشە ئەو ژمارەیە بوترێ بۆیە ئەم دەڤەرە خەباتێکی زۆری کردووە خوێنێکی زۆری داوە لە بەدیلی ئەم هەموو خوێن ڕشتن و خەبات و خەباتەدا خزمەتێکی کەم کراوە خزمەتێکی کەمیان پێکراوە لە بەرامبەرەوە خزمەتەدا ئێمەش بەڵێ شەریکین لەگەڵی بەڵام تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان تەنها ئەو نەبووە بەتەنیا ئەم حکومڕانی کردبێت بۆی بازەکە تەنیا ئەو بیدابێتی بەڵێ ئێمە شەریکیان بووین بەڵام گەورەترین بازەکان کە داویانە تەنها ئێمە نەبووین ئێمە برای بەڕێزم حوسێن لێرانە کە جەنابیان دەزانن برادران دەزان هەمویان ئێمە بە دواداچوون بۆ تەواوی گیرگفتەکانمان کردوون بەڵام ئەو گیرگفتانەی کە شاری ڕانی هەیەی کە دوورە لە خزمەتکردن لە خزمەت گوزاری لێرە نییە لێرە لە ئیدارەی ناوچەکە نییە ئەوانە زیاتر دەگەڕێنەوە بۆ سەروی خۆمان چەندی جار ئێمە کۆنووسمان کردووە هاوکار چەندی جار بە دواداچوونمان کردووە بە گەاندماتە سەری خۆمانەوە بەڵام دیارە لە سەروی لە سەرتر ڕێگری دەکەیت لە خزمەتکردن بە شارەکەەوە زۆر باشە جلو بەڕێزانش دەگرین بۆی پەیامی ڕاپەڕین لە 30 ساڵەدا پەیامی ئێوەکو گەنج وەکو چالاکۆن وەکو ڕۆژناوەند و سوکە سوکاری شەهید چیە؟ زۆر سپاس سڵاوتان لێبێ لە ڕاستیدا کاکزانە کێشەکانی ئەو ناوچەیە بەگشتی بریتە لە دانە بەزاندنی دەسەڵات بوو ئەو ناوچەیە زیاتر لە 10 ساڵە بە مەرسومێکی هەرێمی ئێرەکراوە بە ئیدارەی ڕاپەڕین واتە ڕانیە ناوەندی ئیدارەی ڕاپەڕینە بەڵام بەداخەوە ئیدارەکە بە شێوەیەکی گشتی ئەکتیڤ نییە ئەو دەسەڵاتانی کە پێویستە لە هەموو محافەزەیەکیان لە ئیدارەیەکی سەربەخۆدا هەبێ لە ڕانیەدا نییە من چەند نمونێک بۆ جەناب بدێنمەوە ئەو شارەوانیانەی کە پلەی نایابیان هەیە دانیشتوانەکەیان سەر و 100,000 کەسە پێویستە ڕاستەخۆ سەر بە وەزارەتی شارەوانی بن و ڕاستەخۆ سەر بە وەزارەتەوە بکێندرێنەوە بەڵام بەداخەوە ڕانیە لەوە بەدەرە ینی بە بەراورد بە ناوچەکانی کە ئەوەش کە ئەو ئیشکالانتانی کە دروستی کردووە زیاتر دەسەڵاتی هەولێرە ڕێگە نادا ئەم جۆرە خزمەت گوزاریانە ئەو فەرمانگە پێویستانە لێرەدا بکرێنەوە ناوچەیەکی وەکو زاخۆ شارەوانێکی ڕاستەخۆ بەستراوەتەوە بە وەزارەتی شارەوانیەوە لە کاتێکدا قەزایە بەڵام ئێرە زیاتر لە 10 ساڵە ئیداری سربەخۆی هەیە ڕانیە ناوەندی ئیداری ڕاپەڕینە شارەوانێکی بەداخەوە تاوەکو ئێستا سەر بە بەڕێوەبەرەتی شارەوانەکانی ڕاپەڕینە کە ئیش بەڕێوەبەرەتی گشتی نییە لەو ناوچەیەدا فەرمانگە خزمەت گوزاریەکان هیچ فەرمان جگە لە بەڕێوەبەرەتی تەندروستی هیچ بەڕێوەبەرەتی هیچکەی گشتیمان نییە ینیوە ئیشکالە گەورەکانە کەوای کردوەکو کاحوسێن باسی کرد ئەگەر دەسەڵاتەکان دابەزێنرێتە ئێرە
کێشەیەکی وەکو دووسایدی ناو بازار بە زووی هەل دەبێت ینی شارەوانی دەتوانێت ئەرزە ڕکن و نایابەکان بفرۆشێ و تەمویلی ئەو خاوەن مڵکانی پێ بکاتەوەی کێشەکان هەل دەبن. بابەتێکی تر ئێمە لەو سنوورەدا سنووری ئیداری ڕاپەڕین مەودایشی درێژمان هەیە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران هاوسنوورین لەگەڵ ئەوان لێرەگەر مەرزێکی نێودەوڵەتی بکرێتەوە کە مەرزی نافەرمی هەیە لێرە وەکو مەرزی کێلێ ئەگەر بە نێودەوڵەتی بکرێ بێگومان فرسەی عملی زۆر دەڕەخسێنێ دەتوانرێ ئاوردانەوەیکی جددی لەو ناوچەیە بدرێتەوە بەڵام بەداخەوە ئەوەش دەسەڵاتی هەولێر نایاڵێ دانی پێدانانێ بە حکمی ئەوەی پێی وایە ئەگەر بێت و ئەو مەرزە بە نێودەوڵەتی بکرێ ئاڵگۆڕی بازرگانی نێوان سنووری خۆی و ئێران کەم دەبێتەوە لە داهاتی ئەوان دەدا ئێمە بە حکمی ئەوەی کە کاری ڕۆژنامەنووسی دەکەین پێشتر ئاگاداری ئەو کەیسە بووین کۆماری ئیسلامی ئێران ڕازی بوو بەوەی کە کۆمەڵگەی مەرزی لە ناوچەکە بکاتەوە سەرجەم پێداویستیەکانیشی بگرێتە ئەستۆ کارمەندی حکوومەتی هەرێم لە ئێران ڕاهێنان پێ بکە بۆ ئەوی مەرزەکە بکاتەوە بەڵام دەسەڵاتی هەولێر نەیەشت ئەوەشی پەک خست تەنانەت حکوومەتی عراقی چەند جارێک وەفدی نەر هەم لەوە وەفدی وەزارەتی دارایی وەزارەتی ناوخۆ ئەوە سەلمێنرا کە سەرجەم ینی زۆرینەی مەرجەکانی بوون ئەوەی من تێدەگەم ڕاپەڕین بۆتە قوربانی ململانەی دیسانی چێتی و پارتی بە تایبەتی هەولێر کە نایەڵێدان بە ئیدارەیەکی سربەخۆ لەو ناچەیە دانانێ هەروەکو پێم بۆم باس کردی ینی لە ناوچەکانی کەدا کۆمەڵێک بەڕێوبەرایەتی گشتی فەرمانگەی ئەکتیڤ و چالاک کراونەتەوە کە قەزان یاخود لە هەندێک شوێن بە ینی شکلی خەزاشیان نییە بەڵام ئێرە زیاتر لە 500,000 کەسی تێدا دەژی ئیدارەی ڕاپەڕینە ناوەندی ئیدارەی ڕاپەڕین ڕانیەیە ئەو دەسەڵاتانەی نییە بۆ ئەوەی بتوانرێ ئەو خزمەتگوزاری پێشکەش بکرێ کە خەڵکی ناوچەکە لی چاوەڕوان دەکەن بەدەر لەوەش ینی جگە لەوەی کە باز لە هەولێر دەکرێت ئێستا بۆ نمونە ینی شارەوانی کەلار شارەوانی هەڵەبجە ئەوانە ڕاستەخۆ سەر بە وەزارەتن بەڵام ڕانیە بۆوانیە کە لە کاتێکدا ناوەندی ئیداری ڕاپەڕینە نفوسەکەی زیاتر 100,000 کەسە تاوانەوە هەولێر احترافی پێ ناکەوتداینە زۆر باشە ئەوە مامۆستا زۆر سپاس بۆ بەڕێستا بۆ ئامادەکردنی ئەو بەرنامە و بە خێراتنی میوانە بەڕێزەکان دەکەم پیرۆزبایی یادی 31 ساڵی ڕاپەڕین پیرۆز دەکەم لە تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان و هەروەها لە بنەماڵی سەربەرزی شەهیدان و لەو خەبات گەڕانی کە ئەو کاتە لە خەبات و شۆڕشدا بوون و ئێستا لە ژیاندا ماون ئەگەر بێت و ئێمە باسی ڕاپەڕین بکەین بەڵێ ئەو کاتە خەڵکانی شۆڕژگێڕی ئێمە کۆمەڵگەی کوردەواری بە ئاقارێکی زۆر زۆر خراپ و سەختدا دەڕۆی لە بەردەستی ڕژێمی بەعزدا بوو ڕژێمی بەعز دەیویست گەلی کورد بەرە و شوناسەکەی بسڕێتەوە و بەرە و وای لێ بکا بیسڕێتەوە و نەیهێڵێت حتا شوێنی جوگرافیایەکەی بگۆڕێت بەڵام خۆشبەختانە لە 5 ئاداری 1991 شۆڕژگێڕانی گەلی کورد لە شاری ڕانیەی پایتەختی ئازادی هەستان بە جارلێدانی ئازادی و ڕاپەڕین و دەرکردنی بەعز لەو ناوچانە و بەڵام لێرەدا من دەمەوێت باس لەوە بکەم کە ئایا لە دوای ڕاپەڕینەوە تاوەکو ئێستا من بۆ خۆم لە ناو گەنجان و مامۆستامە تقریبا 450 بۆ 500 تەڵەبەیەکم لە بەردەستا ئەگەر باسی یادی ڕاپەڕین دەکرێت گەنج هیچ ئینتیمایەکی نییە هیچ ئینتیمایەکی نەماوە بۆ ڕاپەڕین بۆ یاد و نەتەوە بۆنە و نیشتیمانیەکان لەبەرتی گەنج وای لێ هاتووە گەنجمان بە ئاقارێکدا ڕۆشتووە کە چۆن بڵێ حەزی بۆ هیچ شتێک نەماوە وای لێ هاتووە کە دەڵێت چۆن بڵێ باسی نەتەوەیەکی بۆنێکی نیشتیمانی دەکەی مەسەرەن 5 ئازارە دەڵێت لەو ڕۆژە هەر ئامادە نابم یاخود تاوەکو ئێستا شتێک نەکراوە مێژوویەک نەنووسراوەتەوە بۆ گەنجان کە ئاخۆ لەو سەردەمەدا لەو کاتەدا گەلی کورد یاخود باو باپیرانمان کەسانی ئێمە لە چ حاڵێکدا دەژیان و لە ژیانێکدا دەژیان بۆ ئەوەی دەجێڕمەوە دەسەڵات و حکومەت وای کردووە کە گەنج ئینتیمای نەمێنێت و هەروەها نەنووسینەوەی مێژوو قۆناغ بە قۆناغ بۆ نەنەتەوەی و نیشتیمانیەکان نەنووسراونەتەوە بۆ ئەوەی من یاخود گەنجانی داهاتوو ببینن کە ئێمە بۆ ئاقارە خراپەدا هاتوون و گەشتونە ئەو ڕۆژەی ئێستا لە سای ئەو کاتەکە گەشتونەتە ئێستا بۆی ببینن کە ئێمە چ شتێکمان کردووە چەند شەهیدمان داوە چەند خوێنمان ڕشتووە لە پێناو نیشتیمانەکەمان تاوەکو گەشتوین بە ئێستا بەڕای من ئەوە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان و هەروەها خراپی حکومڕانیمان کە حکوومەت و بەشێک لە حیزبە دەسەڵاتدارەکانیش دەگرێتەوە بەڵێ بەداخەوە کە ئەوە هەیە هیوادارین کە لە مەودووە
وا بکرێت کە ئینتیما بۆ گەنج بگەڕێتەوە یاخود مێژوویەک بنووسرێتەوە بکرێت بە منهەجێک لە ناوەندەکانی خوێندن هەموو بۆنەونەتەوەی نیشتیمانیەکانی تێدا بێت وای لێ بکرێت گەنج ئاشنا بێت بە بۆنەکانی خۆی و قەدری بگرێت نەوەکو ئێستا من باسی ڕۆژی ئاڵا دەکەم بۆ گەنج نازانێت هیچ ئینتیمایەکی پێ نییە کە بۆی باز دەکەم ئەو کاتە دەزانێت دەڵێ بەڵێ مامۆستا ڕاستەکەی ئێمە دەبێت بۆ شێوازە ڕێز لە ڕۆژی ئاڵا بگرین بۆ شێوازە ڕێز لە پێنجی ئازار بگرین کە ئێمە خوێنێکی زۆرمان بۆ داوە کە ئەو کاتە ئازادیمان نەبوو کە ئەو کاتە نەمان دەتوانانی بە زمانی شیرینی کوردیش قسە بکەین و ناسنامە و شوناسمان خەریک دەبوو بسڕێتەوە من دووبارە سپاسان دەکەم دەستان خۆش بێ سواس لە ئێوە لە بینەران دیارە من پێم خۆش بە پیرۆزبایی دەست پێ بکەم بەڵام کە سوکاری شەیدان لێم قبوڵ ناکەم بە پیرۆزبایی دەست پێ بکەم لەبەرەوەی هیچ پیرۆزێکیان بۆ ڕۆژە مەزنە نێشتوتەوە بەداخەوە نازانم لەکوێ دەست پێ بکەم ئەگەر لە هەر وڵات و لە هەر جیانیشتر ئەم ڕۆژە مەزنە و ئەو چەخماقی کە لێرە لێدرا بوو بەهۆی ڕاپەڕین و سێ سەرۆکایەتی هەرێم و کۆمەڵێک بەرپرسی باش کە لەو شارە بۆ خۆتان زان لەسەر پشکی ئەو شارە هەم بەدەنگی ئەم شارە پۆست و پلۆ پایان وەرگتە بەڵام بەداخەوە ئامادە نەبوون لە بەرنامەکەشماندا بێن گوێمان لێ ڕابگرن لەبەرەوەی ئەوان لەسەر پشکی ئەو شارە سونەتە دەسەڵات بنمونە نامێ و ناوی هیچیان بێنم بۆی لایەنداری پێوە دیار نەبێت وڵا پێم خۆشە ناوی کەس نێنی ناوی کەس نانین بەرحاڵ بەڵام ئێمە وەزیری پەیوەندیدارمان هەیە کە دەیتوانی لەو سنوورەی ئێمە بەنداوێک هەبێ بۆەوەی جوتیاران و تەواوی ناوچەکەمان لێی سودمێن بەڵام نەکراوە بەداخەوە لە زۆر شوێنی کە کراوە و هەروەها کە ئەوڕۆ چواری سێە دەبینین لەو شارەی ئێمە سرە گیرا بۆ بەنزینی عراقی 690 لە سەیداوە بۆ ناو سناعی ڕانیا بەداخەوە کەم تەرخەمیە ئەگەر بەشێکی لەسەرەوە بێ دوو بەشی لە ناو خۆمانە یعنی کەی بۆ نمونە بەرپرسانی ئەو شارە دەتوانن دەستە جەمعی بڕیارێک بدەن کورسەکەیان قوربانی ئەو شارە بکەن ڕاستە ئەگەر دەڵێن گوێمان لێ ڕناگیرێ کاکە ئێمە پشتیوانیتان دەکەین خەڵک گوێ لە ئێوە ڕادەگرێ وەرە پێک و هەرمومان دەستە جەمعی بایکۆ دیارەکانی ئەو شارە چین ئەو دەفەرە وەڵاهی نازانم لە کوێ ڕادەست پێ بکەم وەڵاهی لە شوێنێکی هەر ڕادەست پێ حەز دەکەن لە پێش مزگەوتی نازیخانەوە دەست پێ دەکەم لەو شوێنەی کە ڕاپەڕین لێ دەستی پێکە بڕۆن تەماشای بکەن ئێستاشەم عامودەی فیشەکی بەعسیار پێوەیە ئەوە لە جێ خۆی ماوەتەوە دووسایدەکە تەواو نەبوو پرۆژێ ئاوی دەربەند و لە خۆشخانە 290 قەلەوەریەکە بەداخۆ دەبواسی سەرۆکاتەکەی هەرێمبانی هەرسێکیان سەعات حەوت لە پێش مۆنومنتە کاتیەکەمان لەوێ ڕاوەستابان بۆ ئەوی دەست لەسەر سنگ پێشوازی لە کە سوکاری شەهید و کوڕکسی ئەو شارە بکەن بۆ نان بپرسن بۆ دەوێت پشکی شێر بەر ئەو شارەی ئێمە بکەوێ زۆرترین منداڵ و گەنج لە ئاوی ئیزەدا بخنکێت هێکاکە ئێوە بە ڕاپەڕینی ئەو شارە سونەتە سەر ئەو کورسێتان بۆ دێن دژاتی خەڵکی ڕانیە دەکەن ئێرە ڕانێتان کردوتە ئیدارەی سەربەخۆ باشە بۆ ئیدارەی سەربەخۆ چتان کرد یعنی بەڕاستی یعنی دەستکەوتێکی ئەو حکومەتەی بۆ ئەو شارەی کە دێ دژاتی دەکات دەڵکا کە دەبێت نەوتیان بە 90,000 بدەینێ بۆ وەڵا لەبەرەوەی ئێمەیان گاندە کورسی دەسەڵات ئێمەیان بە جیهان ناسان یەکاکە ئەگەر دژاتی نەبێت تۆ چۆن نەوت بە 90,000 دێ خەڵکی شاری ڕانەی دەواازەی ڕاپەڕین ئێستاش نەداوەت ئەوە چواری سەیە یەکی چواری ژوەری ناگرین ئەینکەواتە من هاوین نەوتم بۆچێ بە 90,000 ئەو کاتە هەر بەخۆی دەشکێت و ئەو کاتە دەبێتە 90,000 و 110,000 شتێکی تر کە دەمەوێت باسی بکەم بەڕاستی یانی هەزم ئەوە نەوت گەشت $120 ئەوان ئێمە نازانم نەوت دەفرۆشین یان نەوت دەکڕین ئەوانە ڕەنگەشتی بن مەسەلەن بەس ئەو تەسیری لەسەر ئێرەش کردووە ئەی بەتەکید ئەی گەنج خۆ گەنجێک لەو شاریدا نەماوە عیلەک لەو شاریدانەوە وەرە بە کۆڵاندا دەبم لە کۆی 20 خان و 12 لێ نووسراوە بۆ فرۆشتن بەتایبەت سنووری ئیداری ڕاپەڕی هێکاکە ئەگەر بنمونە حکوومەت خزمەتی ئێمە ناکە یعنی خەڵکی لەو شاری ئێمەدا پێشەنگای ئۆتۆمبیلی وەرگرتووە نازانم چێ بخۆی سارێکی بگڕێ کاکە چۆن وەردەگرت دەوەرن ئەو عەرزانە بفرۆشن ئەو دوو سادی ناو بازاری پێتەواوکەن کاکە ئەم میوانێکمان دێ لە دەرەوەی شار پێمان عیبە ببین بۆ کوێ شوێنێکمان نیە دەڵێ ینی ئەو شارێ سەرچاوی ئازادەکانی خەڵکی کوردستان وڵای دەڵێن کاکە بحساب ئێرێ بەڵام بەداخەوە ئێمە کە جارێک کە لەسەرەوە کەم تەرخەم هەوێ لێرەش کەم تەرخەمان زۆرن بەداخەوە ئەو بەرپرسە ئیداریانی کە لێرە نەبەشێکی زۆریان کەم تەرخەمن ئەوەندەی لە بەرژەوەندی خۆیان و کە سوکارەکانیان ئیش دەکەن لە بەرژەوەندی شارەکە ئیش ناکەن یعنی نمونەیەکی زۆر سیرتان باز دەکەم ئێستا من لەوانەیە پێتان سیر بێت یەکەم شەهید ڕاپەڕین پێویست ناکە ئەم یەکەم و دووەمی دیاریکەم
ناوی لە لستەکەی مندا لە کاری خێرخوازەکەم کە ئەرزاقم داوەتێ هەفتەك پێش ئێستا کەسێک برایەکەی شەیدوو بێت لە یەکەم ڕۆژی ڕاپەڕین لە یەکەم ڕۆژ دەبێ ئەم خێری پێ بکەم ناکرێت کەسێک کە بە نمونای یەکەم ڕۆژی ڕاپەڕین بابی لێرە شەید بووە 21 سێ لە کەرکک شەید بووە ئەوە زیاتر لە 5 ساڵە دەوێت بەرپرسانی حیزبی و حکومی بدینێت بۆی گیر و گرفتەکانی خۆی پێ بگەێنێت تا ئێستا نەیتوانێت بیان بینێ کاکە ئێوە چ دەکەم بۆ ڕانیە گەنجی ڕانیە زۆر داخ لە دڵە بەڕاستی لە هەموو لایەنە سیاسەکان پێویستە گەنجی ئەو شارە پەیمانگایەک بۆ ئەو گەنجانە بکەنەوە باشە پێت وایە بە مەرامی سیاسی ئەو مەنتیقەی حەسڵ کراوە بە مەرامی سیاسی حەسڵ کراوە بەڵێ بە دڵنیاییەوە بەڵێ بە دڵنیاییەوە لایەنی سیاسی لێرە جێنفوسی دیار نییە هەوڵدا جێنفوسی دیار بێ دەرنەکەوتووە نەیتوانی و سنگ و قورسایی خۆی لەو شاری خۆی دیاری بکە بە مەحاولەیەکی زۆر و بە تەزویرات و بە دەنگکڕین و ئەولادات دێ مەحارەبەی خەڵکی ئەو شارەی دەکات ئەو شارە ناڵە خزمەت بکرێت نمونەی زیندومان هەیە مامۆستا هەر هەمووشمان باش دەزانین لانی سیاسی بەرپرسی لەو شارەی باش دەزانێت یعنی بۆیە پێویستە ئێمە ئەو لایەنە سیاسانەی کە دژاتی ئێرە دەکەین ئێمە قبوڵ نەکەین ئەگە هەر ئەوانیش ناتوانانی قبولکەن کاکە ئێمە شوێنی باشمان هەیە عەرزی باشمان هەیە وەرم بە خۆمان بیان فرۆشین لەوەی بدرێتە دەستە ینی لە پەنجی ئەو دەستی تێپەڕ نابن ئەوانەی مستەفیدن لەو شاریدا لەبەری ئەوەی بدرێ بەوان وەرە بە خۆمان بیان فرۆشین کاکە زۆر ئاسانە من لە کۆبنەوە دانیشتومە توانە دەکرێت و ئاسانە ئێمە دایرەی شوێنی باشمان هەیە لەو شایڕانی ئێستا لیان مستەفید نیە بۆتە زەبڵدان یعنی چەندین شوێنمان هەیە لە ڕانیە بۆتە زەبڵدان کاکە دەوەر بیفرۆشن ئەو دوو سایدی ناو بازار تاوکەن هیچکەمان ناوێت نەخۆشخانەی 290 قەلێ مامۆستازانە یەکشتی زۆر سەیرت بێ دەڵام یعنی خەڵک لەو تەواوی ڕانی تووشی حادیسەی دەبێت پێویستی بە چاودێری سڕە زۆر ئاسانە لێرەگە بیکرێ من بەدەواداسم کردێت بە 8 دەفتەر ئەو ژوورەدا دەمەزرێنرێت ئەو نەخۆشانەی کە بەمبەستی ئەو نەخۆشیە بەڕێ دەکرن بۆ سلێمانی باوەڕی مامۆستا هیچ نەخۆشێک 500 دلار تێنەچێت یعنی دەتوان بە ئیفاتی ئەو سەیاق و ئەو کارمەندی کە دەینێرن بۆ سلێمانی ئەو ژوورە بکەنەوە بەڵام لە کەم تەرخەمیان نایکەنەوە کاکە ئێمە لە کەرتی تەندروستی لەو شارەی هەمووی بۆتە پارە مامۆستا یعنی ناتوان ئێستا کەسێک بیە منداڵێکی بێت دەوێت 300,000 بدە لە نەخۆشخانەی منداڵان گشتیان هەر لێرە بەڵێ گشتی لە نەخۆشخانەی منداڵبوونی ڕانیە دەبێت 300,000 بدە دەڵێن کە سوکاری شەهیدیش ئەویش ناگرێتەوە جاران فیەکە و بۆ کە سوکاری شەهید خزمەت بکرێت ئێستا ئەویش ناگرێتەوە چارەسەری بڵین بۆ منە بۆمان بەهەدیە بۆمان هاتووە بۆی ئافرەتێک منداڵێکی بە سروشتی ببێت ئەو بەهەدیە بۆمان هاتووە کۆنسوڵی وڵاتان هەناوێندێ کەسی لێرە بە پارەیە بۆ وڵا و کارمەندەی ئیشی لەسەر دەکات ئەو کارمەندە موچەیە کاکە بۆ خۆم کارمەندی تەندروستیمە موچە مێبانیان هەتا لە ساعت 8 هەتا یەک دەبێت لە خزمەت خەڵکی ئەو شاری ڕاوەستن لەسەر پێ خزمەتیان بکەم لەبەرەوەی موچە مێ لە بەرامبەر بۆیە ئەگەر چی کە کەم تەرخەمیەکە بێ لەو شارە ئەگەر بەشێکی لەسەر دوو بەشیشی لێرێ بۆیە پێویستە لێرەوە دەست پێ بکەین و چاچی بکەین بۆی گەنجی ئەو شار زیاتر لەوە تووڕە نەبێت راپەڕینێکی تر پێویستە بۆ خزمەت گوزاری ئەو شارە ئێمە بانی کە ئێوە چوون بۆ مۆنومنتەکەی ڕاپەڕین بۆیە کوتم مۆنومنتێکی کاتی پێم خۆش پرسیارکەی بۆ دەڵێ مۆنومنتێکی کاتی من لەبری حکومەت بەم ئەو مۆنومنتم بۆ 3 ڕۆژان دێنا ئێرە 2 ڕۆژ بۆ ئامادەکاری پێش ڕاپەڕین ڕۆژی چوارەم 6 سێ دەمبردەوە لەبەرەوەی ئەو مۆنومنتە بڕۆ ناوی مانگەک دوای ئێستا بچۆ ناوی لەبەر زڵ و خاشێک ناتوانین بچین ناوی هەموو کاشەکانی دێبێتەوە باشە مۆنومنت چۆن دەبێت ئاوێت ئەوە ڕەمزی یەک شارە یەک نەتەوەیە کاکە ئەی چۆن ئامۆزا سپاس دەکەم ئەو بەڕێزە پێشێکی بە خێراتتان دەکەم خۆشتان لێ دەکەم وەکو برای یەکەم شەیدی ڕاپەڕین محەممەد هەمزە لە ناوڕانیەوە هەتا بڵێ گلەیمان هەیە ئەو برایانە هەرچەند باسی هەندێکیان کرد هەڵیاندا پرۆژەی دەربەندی ڕانیان وەکو شخصی داوا ناکەین بڵێن بۆ شخصیمان مایکت نزیکە بۆی دەنگت باش بکات بڵێ وەکو شخصی داوا ناکەین وەکو پرۆژە داوا دەکەین ئێستاوە چەند ساڵە و پرۆژەی دەربەند نەکراوە ئەوە یەک دوو سایدی ناوڕانیە نەکراوە ئەو دوو سایدی مابینی سەرکە بکان دۆڵی شاورێ و ڕانی بستەڕەیەکە 100 مترە ئەنی 100 مترە گەشتاری دنیای ڕووی تێدەکا ئەم میوانم هاتووە لە سلێمانی و هەولێر هاتووە بەخواگە چای بەجادەکەی کەوتووە دەڵەوە دەواازەی ڕاپەڕینە چۆن بۆی نەکراوە ئەو خستەخانەی چواسە خەرەوەڵی کۆنە ڕوویدا جێگانە دەبوو لە خستخانەی چواقڕنەش پڕ بۆ ڕانیش پڕ بوو ئەو مۆنومێتی ناوڕانی پیا پێحی بە بڵێ مۆنومێتەیە تەماشای هەڵەبجێ بکە تەماشای گەرمێ بکە هەموو شوێنەکان ئیشی باشیان بۆ کراوە ئەم دەستخۆشی لە ئیدارەی ڕاپەڕین دەکەم لە بەرپرسەکانی ڕانی دەکەم ئەگە دەسەڵاتیان هەبە دایان کرد
بەس دڵنیامان ڕانیە ئاویان لە دوو بێڵێنە بەڵێ دەسەڵاتیان نیە هیچیان لەبەر دەستدان یعنی پاریان لەبەر دەستدانە دەنا پرۆژەکان تێک دەپەڕێن ئێستا ئەوانە نەک بڵم لەبەرەوەی لێرەنا ئەگە پاریان هەبێت دەسەڵاتیان بێ ئیشەکەی زۆر بە جوانی ڕادەپەڕێن بەزڕانیە بە نەو حەک تەماشای دەکرێت باوەڕ دەکەی من ئێستا 3 مانگ 4 مانگ دەمێنێ بۆ یادەکەی دەرەجێک مەراقی دەخۆم ینی ڕەنگم تێک دەچێت پێم خۆشە بەدڵ یادەکە نمێنێ ئەم برای شەیدم پێم خۆشە یادەکە نمێنێ لەبەرەوەیگە یادەکە دەکرێت بە دەرێ و برانە بەعز دەکەن ئێستا بەیانی نزیکەی با 5 میلیۆنی بە چەپکە گوڵدا دەندرێ و دوایەوەی چەپکە گوڵەکە کەس نازانی چیری با بە زۆندێ و دەڕوا ینی کەس ئاورک لە ڕانی ناداتەوە ئاورک لە کەسوکاری شەیدا ناداتەوە ڕۆژی ڕاپەڕین ناڵێن پارەمان بۆ بێنین ناڵێن شتمان بۆ بێن بەس یەکەم ڕۆژی ڕاپەڕین سەردانێکی ماڵی شەهیدەکان بکەن هەر زیانداینێ کاکتۆ بەرهەم لە مابینی سەرکە بکان ڕانیەکن بنکەی چاوەڕژ لەو سەرۆی لێ کوتیان ماڵە شەهیدەکان هەمویان لێک خڕدەکەینەوە 6 شەهیدا بۆ یەکەم ڕۆژی ڕاپەڕینەکە هە بەرپرسەکی ڕانی هات سەردانی ماڵە شەهیدەکان بکە دوای لە هەت کاکتۆ بەرهەمەگە لەسەر حکومنەما بەس عەرزەکانیان داینێ و عەرزەکەشیانەگە داینێت تەعاودیان پێپڕکردینەوە داوای هیچ شتێک نەکەین نەڵێ بیناکەمان بۆ دروست بکرێت ینی ئەوەشیان بۆ ئەوە بەڕەوای کەسوکاری شەیدان نەزانێت ئەمە هیچمان نابوو ماڵە شەیدەکان بەس پرۆژەکان ناوڕانیمان دەوێت یەکەم ئەو پرۆژەی ناوڕانی دووسایدەکە پێمان خۆشە جوان بێت هیچ شوێنێکمان یعنی وەکو گەنجەکانی ڕانی شوێنێک نێبێن لی دانیشن ئەوەندە هەدیقەی ناو بازارێ و چاقانی ینی هەرچی گەنجە دێ لەوێ خڕەبێتەوە ئاوی دەربەندی ڕانی زۆر زەرورە جارێ دەرەجەیەک مۆنۆمێتەکەمان زۆر زەرورە ئێستا بۆ خۆم لێو بم لەکەم مۆنۆمێت بووم هەندێک کاوەکرد دەستخۆشی لێ دەکەم هەندێک ئەو ڕسم و شەیدەکانی ئازر کرد ڕسمەکان دانێ و بەیانی ڕسمەکان لادەست بەڵێ ئەمە کاکبەکرد بڵێنەوەی دەکەم لە پێشدا دەستخۆشی ملاوان کرد گلێم لێ نەبدەڵم دەستخۆشیان لێ دەکەم جا هەر کاوسن یەکەم ڕۆ تقریبان 4-5 ڕۆژ کاکسێن و کاکشوانە بانجکردن و کۆبنەوەی پێکردوین ئەمە گلەکانمان بەرامبەر بەوان نیە داوا لە حکوومەت دەکەین ئاوڕێکی جدی لە شاری ڕانی بداتەوە دووبارە داوا لە حکوومەت دەکەین ئەو گەنجانەمان نەخینچێن ئەمن مداڵم هەیە دەڵە با نەخوێنم دەڵێ تەمەنی 16 ساڵە دەڵە با نەخوێنم وڵای بابە دەریش بچم بە قورآن نابم بە هیچ تاعین نابم ینی ئەو هەمە گەنجە لە ناو ڕانی کەوتوتەوە ئەو پرۆژەی لە مابینی گرجانەوەش دانرا و معمەلی شەکرەکەی کراوە محمەلەکەش ئەوە هیچی دیار نییە ئەنی داواکاری لە حکومەت ئەو گەنجانی ناوڕانی ئاوڕێکی جدیان لێ بداتەوە شوێنێکیان بۆ بکاتەوە دەستخۆشی لێ بکەینەوە ئەو خەڵکانەمان دەکات هیچکەمان نەخیشێت سپاسشتانێک باشە خاتون بە کورتی پامێکگەێنی سپاس دەمە هاوڕان هەمویان ئاماژیان بەکەم و کوڕیەکاندا لە هەموو لایەنەکانەوە تەبعان ڕانێ پشت گوێخراوە لایەنێکیکە کە زۆر گرنگە من بۆ خۆم گەنجم و لە ناو بوارەکەشدام ئەوەیە کە تاوکو ئێستا لە ناو ڕانیە لەوانەیە هەمووتان بزان چەند لایەنێکی دیاریکراو نەبێت ڕانیە تەلەڤزیۆنێکی تێدانە کەناڵێکی ڕاگەیاندنی تێدانە کە ئەوە بەڕاستی کێشەیەکی زۆر گەورەیە لە بەرەوەی کە خۆتان دەزان ئەگەر کێشەیەک هەبێ ڕاگەیاندن دەتوانێت بیگەیانێ ینی جسری نێوان خەڵکو و دەسەڵات ڕاگەیاندنە بۆیە خۆمان زانین کە لێرە هەمومان باش دەزانین کە گەنج زەڕوات سەفەر دەکات بۆچی سەفەر دەکات ئەوانە کۆمەڵە هۆکار هەن هەمویان باسی سەفەرەکانیان کرد بەڵام باسی ئەوان نەکرد کە هۆکارێکی سەرەکی سەفەرکردنی گەنجانجێ و گەشت هۆکارەکەی چ لای تۆ هۆکارەکەی بەڕای من گەنجەکە لێرە نەتوانێت ئاواتەکانی خۆی بەدیبێنێ ڕوود لە شوێنێک کە دەکات کە بتوانێت ژیانێکی ئاسایی سەرتایی بۆ خۆی دابین بکات لێرە ئەمە تەنانەت دانامەزرێنێت تاوەکو بتوانین چۆن دەڵێ داراییەکی سەر بە خۆمان هەبێ بتوانین ئاواتەکانی خۆمانی پێوەدیبێنین ئیتر ئەوە کێشەی سەرەکیە لێرە شوێنێک نییە کە گەنجێک ئیشی تێدا بکات من بۆ خۆم دەرچوو ڕاگەیاندنم بەڵام ئەگەر ئیشکەم کەناڵێکی ڕاگەیاندن لەو منتیقەیەدا نییە کە بتوانم ئیشی لێ بکەم باسی ئەوانە ناکەم هەندە لایانی دیاریکراو هەیە هەندە حیزبی دیاریکراو هەیە کەناڵی خۆی هەیە بەڵام لە کوردستاندا لەبەرەوەی حیزبایەتی ئەوەندە زەقا ئەگەر سەر بە حیزبەکەی ئەو نەبێ ئەگەر پرۆفیسۆریشبی لە ڕاگەیاندندا خۆش بێ بۆ مەسلەی گواستنەوەی خەم و معاناتەکان ئەو مایکی کورسات نیوز کاکتوانە لێرە دەنگ و ڕەنجی ئەوێ و لە خزمەتاندا و دەستگای میدیای کورسات دەمشە لە خزمەتاندا دکتۆر حەزم لێ بوو گفتوگۆکەوان سەرەوە بێت چۆن بتوانین خەمەکانی ئەو دەڤەرە ئیشەمەنی شتەبوونیاتیەکانی ئەو دەڤەرە چۆن بکرێتە چوارچەوەی پرۆسەیەکی ئەکادیمی و لەو چوارچەوەیەشەوە کار بکرێت بۆ ئەوی سەرنجی مثلەن حکوومەت سەرنجی لاەنە پەیوەنددارەکان ڕابکێشرێ بۆی کاری لەسەر بکرێت لەسەر لە بواری کشت و کاڵ لە بوارەکانی تر لە بواری ئاو سەرچاوی ئاو لەو دەڤەرە هیچ توێژینەوەی کراوە لە زانکۆکەی بەڕێستان دەزانی چۆنەکە مامەسەزانە بە
ینی واقعی بین ڕاستەکەی کێشەکانی ئەو ڕۆی ئەو دەڤەرە و زۆرینی زۆری کوردستانیش چکە ئەو کێشانێک کە لێرە هەن بەمە ینی دای نەبڕین لە کێشەکانی عامی کوردستان بەشەکانی کە دیارە ڕەنگە ببوورە حەزمی کێشەکان لێرە گەورەترە لەبەرەوەی ڕاستەکە بەڕێزان ئاماژیان پێدا نەوعاک لە پەراوێزخستن هەیە ئەو کێشانەی لەو شارە هەیە مشکلی ئەوە نییە کە نەکراوەتە پرۆژە و بە ئەکادیمی نەکراوە یعنی تۆ گەر بتێ هەر کێشەیەک چارە سەر بکەی ئاسانە مەسەلەن پرس بە زانکۆی ڕاپەڕین و ئەو ئەگەر پسپۆرەکانمان هەبێت تەوان پرس بە زانکۆی ڕاپەڕین دەکەی چۆن ئەو کێشەیە چارە سەر بکرێت زانکۆی ڕاپەڕین ئەگەر لە دەستەڵاتیدا هەبێت لە ڕووی زانستیەوە هاوکار دەبێت بۆ چەند جاریش کە حوسێن و برادرانی ئیداری ڕاپەڕین و بەڕێوەبەری دائیرەکان شایەتی ئەوە دەن ئەوەی کە لە توانای زانکۆی ڕاپەڕین بوو بێ کردوویەتی و ئەگەر لێرەش تواناکەنە بێت دەتوانین پرس بە زانکۆکانی تر لە شارەکانی تر هەتا لە زانکۆکانی دەرەوەش دەتوانین پرس و ڕاوێش بکەین گرفتەکانی ئەو ناوچەیە و چارە سەر نەکردنیان پێوەست نییە بەوە کە کراوە بە پرۆژیان نەکراوە بە پرۆژە هەمومان کێشەکان دەبینین ئێستا هەر کەسێک بگرە لە ناو بازاڕی ڕانیە بیدوێنە یعنی دەزانێت کێشە سەرچیەکان چۆن حەل دەبن هەمووشی دەرخستەی تایبەتی خۆی بۆ پەرەپێدان جیا لە کێشەکان مەسەن ئێرە دەشتێکی بە پیتی هەیە ئاوێکی سازگاری هەیە مەسەلەن سەرنجڕاکێشانی حکوومەت یان ئێوە لە پرۆژە بیدایەکان بێبەش بوون تاکو بگەنەوەی پەرە بەشتەکان بۆ پەرەپێدانیش پرۆژە هەیە پرۆژە حاضر هەیە وەکو ئەرزی جەنابتم کرد پێشتر ئیش کراوە لەسەر ڕاپەڕین مەسەن یەک لەو ئیشانێکی لە زانکۆی ڕاپەڕین کراوە چالاکێک بوو بە ناوی پەرەپێدانی دەڤەری ڕاپەڕین لەو چالاکێکێکرا خەڵکی پسپۆر لە بوارە جیاوازەکان لە بواری کشتتوکاڵ لە بواری جوگرافیا لە بواری گشت و گوزار ئەوانی کە پسپۆرن لە بوارەکە هاتوون پرۆژەی خۆیان بیر و بۆچوونی خۆیان بیرۆکەی خۆیان خستوتە ڕوو ئەوە خەڵکێکی دەوێت کە قەراری بەدەستە لە ڕووی مالیەوە بڵێ ئەوە فکرەکەم وەرگرت مەسەن ئەو بڕیارمدا لە فلان نقطەوە دەست پێ بکەم بۆی کە بیخینە بواری جێبەجێکردن تا ئێستا ئەوە نەکراوە بۆ نەکراوە تەبانەمەوەکو جەنابەت باست کرد برادرانیش باسییان کرد ئەمە کۆمەڵێک پرۆژەی تەواو نەکراومان هەیە لەو قەنەعەتدانی مەستا حکوومەت بێ مەجموعەک پرۆژەی تەواو نەکراوی هەیە بێ دوسێ پرۆژەی تریشی بخاتە سەرێ ئەوانیش بە تەواو نەکراوی بە زانکۆی ڕاپەڕین کە بەرهەمی ڕاپەڕینت ئەنی چۆن توانیوێتی ئەو تیشتی زانستە پێشکەش بە هەرێمی کوردستان بکە مەسەلەن چی کراوە لێرە دەزانی زانکۆی ڕاپەڕینەوەکو زانکۆیەکی حکومی و زانکۆیەکی فرە پسپۆڕی وەکو هەر زانکۆیەکی تر ئەوەی کە لە توانای دابێ کردوێتی لە مەسەلەن لە وەرگرتنی خوێندکار لە پسپۆڕیە جیاوازەکان مەسەن لە سەردەمانی زوو کە ئەو دەڤەرە زانکۆی نەبوو دەماندیت مەسەلەن خەڵک بە دەرەزەی زۆر بەرزەوە بە ئومنیاتی زۆر بەرزەوە لە شوێنان وەردەگیرە بەڵام لەبەرەوەی شوێنەکەی دوور بوو لەبەرەوەی باری دارایی باش نەبوو ناچار بوو بێتەوە لێرە لە پەیمانگایەک خەونەکانی خۆی لە گۆڕ بنێ دیارە من ناڵم پەیمانگاکە خراپە بەس لە چاو زۆر جار لە چاو تمۆحی ئەو گەنجانە نەبوو ئێستا ئەو زانکۆیە کە هەیە بەشێک لەو کێشانەی چارەسەر کردووە طبعا لە تەمەنێکی زۆر کەمی زانکۆی ڕاپەڕیندا ئەن مەسەلەن 10 ساڵ و 12 ساڵ بۆ زانکۆیەک ناکرێ بڵین ینی مێژوویەکە تەمەنێکە بۆی چاومان لە بێشتی زۆر گەورە بکە بۆی ئەوە ڕوون بێ لە لای خەڵکی دەڤەرەکە و خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی زانکۆ هەیە تەمەنی 100 ساڵە ئەو جا ئێستا بووە بەو زانکۆی کە لە زانکۆدا لە وڵاتاندا ئیشادەی پێ بکرێ بەڵام سەرڕا ئێوەش ئەو زانکۆیە بەو تواناکەمەی کە لە ناو خۆی هەیەی و بەو دەستگیرۆیە کە لەلایەن حکوومەتەوە دەکرێت توانراوە لە فترەیەکی قیاسی زۆر کەمدا ساڵانە لە ڕزبەندی جیهانیەکانیشدا بێتە پێشێ یعنی هەر لە 3-4 ساڵی ڕابردوودا لەگەڵ ئەم ساڵ زیاد لە 10,000-15,000 پلەبەندیمان بڕیوە هاتوونێتە پێشێ لەوەی کە بۆ ناو زانکۆ باشەکانی دنیا ئاواتەخوازین حکوومەت ئاوڕێ جددیتر لە زانکۆ بداتەوە بۆ ئەوەی زانکۆش ببێتە زیاتر ببێتە جێ ئومێدی خەڵکی من دەزانم خەڵکی دەڤەرەکە زۆر چاویان ینی چاویان لەوەیە کە زانکۆیەکان لە ئاستێکی زۆر باڵاتردا ببینەوە بەڵام ئەوە ڕاستی بەو ئیمکانیەتە مەحدودەی ئێستا ناکرێت یعنی من ئەگەر یەک معاناتی گچکە باسی باشەکانم کرد کە زانکۆ باشەکانی چۆنە و چەندە جێ تموحی خەڵکە مەسەن ئەو زانکۆیە ئەگەر تا 2 مانگ پێشستا 3 مانگ پێشستا
مانگانە تەنیا 12 میلیۆن دینار حکوومەت داوێتی بۆی بەڕێوە بچێت بەو هەموو بیناوە بە دوو کەمپەسی جیاواز لە دوو شاری جیاواز 12 میلیۆن دیناری لەبەردەست بوو بۆی ئەو دوو کەمپەسە بەڕێوە بچێت ئەو وردەکاریە تەمان ناکرێت من هەموو ڕۆژێ بینە سەر تەلەڤیزیۆنی باس ئەو وردەکاریانە بۆ خەڵک بکەین بۆی ئەوانیش ئاستی چاوەڕوانیەکانیان لە چاو با بڵێن ئەو واقعە بێت هیوادارین بۆ ساڵانی باشترکەم دکتۆر کەحسێن کۆمەڵێک ڕەخنە بۆ بەڕێزیش معلومە ئێوە یادی ڕاپەڕین یان وەکوی کاک محەممەد بووگوتی دەستە جەمعیەک بڕیارێک بدەن ینی بەڕاستی چیتر چاوەڕوانی ئەوەنەکەن ئەگەر کێشەکان ئانین یان تایبەتن بەڕانیە بە دەڤەری ڕاپەڕی ینی جیانی لە کێشەکانی تری هەرێمی کوردستان مەسەلەن موچە گشتیە بەڵام هەندێک کێشە هەیە لێرەیە مەسەلەن وڵا کاک زانە دەمێ بەنسبەتەوەی کاک دکتۆرەوە من سپاسی بکەم وەکو قایمێت و ئیداری ڕاپەڕین بەڕاستی ئەوان زۆر متعاونن لەگەڵ ئێمە و من سەرجەم بەڕێوەبەرایەتی فەرماگە پەیوەندیدارەکان لە سنووری قەزای ڕانی و ئیداری ڕاپەڕین ئەنی وزانکۆ وەکو ناوەندێکی زانستی و معریفی ئێمە مشۆرەت و ڕاوێژی بەردەواممان هەیە کاک زانە خۆت دەزانی بەسەلەی دەسەڵات ئەنی بە یاسا و ڕێنمایی دەدەچێت ئەوەی کە جەنابەت دەیڵێ ئێمە داوامان لە سەرۆکی حکوومەت کردو داوامان لە جێگیری سەرۆکی حکوومەت کردو کۆمەڵێک دەسەڵات هەیە ئەوەی کە کاگادەم و برادرانە باسییان کرد کە دابەزێ ینی لە ئەو لا مرکزی کە باز دەکرێت ئەو دەسەڵاتانی کە باز دەکرێت بۆ ئیداری ناوچەکە تۆ ناگەڕێەوە بەڕاستی ئەنی کۆمەڵک گرفت هەیە لێرە حل دەبێ من لە ڕوودا و مقابلەیە کە بوو لە ناو پارتم بەڕێز کاگنێسی سەرۆکی حکوومەت یاریمی کوردستانە لە ماوەی چەند ساڵی حکومڕانی ئەو کە سەرۆکی حکوومەت بووە هیچ شار و شارۆچکەیەک نییە سەری بیان نەکردبێ و نەچوو بێ مەسەرن چۆتە هەڵەبجا چۆتە گەرمیان بە 100 میلیار بەجێشتۆ بەڵام جارێک سەریا بەڕانەدا نەکردو مەسەن بێ بڵێ ئەوە کێشە و گیرگرفت و کەمگوڕەکانی ئەو شارە چیە ئەمە ئەوەمان بە هەموو لایەنە پەیوەندیدارەکان گوتوە گرفتی گەورەی ئێمە بەڕاستی گرفتی دەسەڵاتە گرفتی تەمویلی مادیە ئەتۆ کۆمەڵک پرۆژەت هەیە ئەوەی کە کاکتۆر باسی کرد ئەنی تۆ کە وەختێک هیچ ئیمکانێتێکی لەبەردەستدانە بێ ئەنی تۆ چۆن دەتوانی ئەو پرۆژانە تەواو بکەیت مەسە بە من دەڵێ دووسایدی بژدەی دووسایدی نێو بازار تاواوکردنی دووسایدی نێو بازار بەڵام 4 میلیار و نیوی تەرخان کردووە بەڵام لەولاوە 4-5 لیژنەی بۆ پێکاتۆ تا ئێستاکانە هەنگاوێک نەنراوە باشە بەڵام لەولاشە تۆ 11 میلیارد پێویستە بەس بۆ ئیسملاکی ئەو عقارانە کەوانە هەموو تاپۆن و بەناوی خەڵکەوەن هەموو قەراری محکەمەشیان پێدەرچووە بۆیە کاک ئەنی بەڕاستی ئێمە حکوومەت ئێمە وەک خۆمان بەڕاستی بە کەمتەرخەمی دەزانین لە ئاست قوربانیدان و لە ئاست تەسیە و ماندووبوونی خەڵکی ئەو ناوچەیە چکە ئەم ناوچەیە کاگزانین زۆرترین تەسیەی داوە و زۆرترین شەیدی هەیە و قورسایی هێزی پێشمەرگی کوردستان لەم سنوورەیە لەوانەیە بۆ خۆت جەنابەت تەختەی کار و چالاکی و ڕۆژنامەنووسی ئاگاداری زۆرترین شەی زۆرترین تەسیە و قوربانیدان لەو سنوورەیە بۆیە خەڵکەکە ئینتیزاری زیاتری لەو حکوومەتە هەیە و حەقێکی شەرعی خۆشیانە بەڕاستی بۆ ئێمە ئومێد دەکەین حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێکی جدیتر بداتەوانێ تەمویلی هەموو ئەو پرۆژە تاوانەکرامان بۆ بکات بۆ ئەوەی بکەونە خزمەتی خەڵکی ناوچەکەمان سپاس دەکەم کاشوانە دوزارەوە سیامتان بۆ حکوومەت بۆ لایەنە سیاسەکان وەچی ئەکەن ئایا ساڵێکی تریش ئێمەکو دەستگای میدیای کورسا دەگەر ماین و نەمردین لێرە مەسەلەن هەر لەسەر و کێشانە گفتوگۆ بکەینەوە یا خۆت هەنگاوێک بندرێ بەرەو حرەکەیەکی تر سپاس وڵا کاکێ زەنە من دیارە لە وەکو برادرانە من شەر وەکو برانە خەڵکی ئەم شارەین دیارە معاناتی ئەم هەواڵانە ئەم هەوشاریانە معاناتی هەر یەکێگیێمەیە منیش بە دەرنیم لە ئەوان ئەم شارە معاناتێکی یەجگار زۆری هەیە بە کۆی گشتی هەموو حەزب و لایەنە سیاسیەکان و کۆی حکوومەت و حەزب و لایەنە سیاسیەکان هەمویان دەگرێتەوە و ئەوەی کە ئەوان وتیان ئەمە چۆمڵی مشتێکە لە خەرمانی زۆر هێشتاش کەمە یعنی هێشتا کەمە لەوەی کە هەیە ینی ئێستا ئەوەی کە ئەوان دەڵێن دەبواە حکوومەت ئەمڕۆ دەبا پەرلەمان ئەمڕۆ لێرە کۆبوو دەبا لە 5 کۆ لەبا پەرلەمان بەهات بە لێرە کۆبوونەوەی بکرد با نەک لێرە نەک ئاوا دوور ئاو دوور ئەم شارە پەراوێز خات لانیکەم دەبوا ساڵێک لە ساڵەکان وەکو حەقدانەوەیەک وەکو شۆکی حەقدانێکی شەرعی بۆ ئەم شارە لانیکەم سەرۆکی حکوومەت بەهات بە لەم شارە ئاوڕێکی بدابایەوە 1 ساڵ بەهات با لێرە بۆ هەر بۆ
بۆ حەقێکی ئەم شارە بۆ یەک جاریش هات بە کۆبوونەیەک لەم شارە بکرا بە باشە بۆ هەرلانی کەم بەهات بە بۆ ئەم شارێکیان باد بن ئەم شارە ئەوەنە باجیان لێوە نەگیرا بە ئەم شارە ئەوەنە سزا نەدرا بە ئێمە وا هەز دەگەین یانی چۆن بڵێ ئەم شارە جیاواز لە شارەکانیگە گەمارۆ درابێت باشە ینی وا ئەوە بکەین وەکو گەمارەیەک ئەم گەمارەیە هیوادارم بۆ ساڵی داهاتوو بە حیزبەکەی خۆشمەوە بە دەری ناکەم لە ئێستا حکوومەتی یاریمی کوردستان لە سێ لایەن پێکاتوە بە حیزبەکەی خۆشمەوە بە بزوتنەی گۆڕانیشەوە بە پارتی دیموکراتی ئەم گەمارەیە بشکێنێ لەسەر دەڤەری ڕاپەڕین باشە چێ بەڕاستی بەجددی هەستەکانی خزمەت گوزاری و گەمارە دراون من بە گەمارۆی ناو دەبم چوە بەوەی کە دەزانین هەر کتابێک لێرە بە ناوی ڕاپەڕین دەڕوا دەچێتە ئەملایە دەچێتە شوێنێک من بەم شێوازە ناوی دەرم دەبینین هەر خزمەت گوزاریەک ئەم پرۆژانەی بۆ نمونونێکت با بدەمێ پێما هەواڵان زۆر باشزان برادران زان پرۆژەی ئاوی ڕانیە ئەم شوێنەی کە بۆ ڕانیە دەرچووە لەگەڵ ئێمە دەرچووە هەمویان دووجار و سێجار سیانە کراونەوە پێما برای بەرزم کابزن زۆر باشزانن ئەوانەی کە دەرچوون ناویش پێم خۆش نیە ناوی شارەکان بڵم دووجار سیانە کراونەتەوە ئێمە تا دڵۆپێک ئاوی بۆ نەچووە باشە دێن پرۆژەکانمان بۆ دادەنێن دادەندرێت پرۆژەکان بەڵام نەک بە نیوە چڵی ینی بەس سەرەتا دادەندرێ و بەجێ دەهێشترێت دادەندرێ و بەجێ دەهێشتێت ئەی ئەمە جۆرێک نییە لە سزادان و لە ئابلوقەدەن بۆیە من هیوادارم بە حیزبەکەی خۆشمەوە بۆ ساڵی داهاتوو ئەم ئابلوقەیە بشکێنرێت نەمێنێت بتوانین ساڵی داهاتوو لێرە جەژنێک لە زیاد ئەوەی کە ئەوەنە ڕەخنە دەگرین پێ هەڵادانێک یاخود دەستخۆشی بکەین لە ئەم بەرنامەی کە جەنابەت دوو سەرەتاوەکو ڕەخنە باست کرد لێرە بیکەینە دەستخۆشی لێرە بەرنامەی دەستخۆش بکەین بۆ حکوومەتی هەرێمیش و بۆ هەموو بەرپرسانی حیزبی حکومی بەڵێ سپاس بۆ بەڕێز شوانە حاجی محەممەد نوێنەری مەڵبەندی 24 ڕاپەڕی نیشتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ بەڕێز حوسێن مەحموود قایمقامی قەزای ڕانیە سپاس بۆ بەڕێز دکتۆر مەفە خالید سەرۆکی زانکۆی ڕاپەڕی سپاس بۆ ئێوەی ئازیز سپاسانەکەم کە لەم ڕۆژە و لەم ینی لەم یادکردنەوەیە لەگەڵ مام و سپاس بۆ بینەرانی خۆشەویست بەرنامەی ڕەهەند لە ڕانی دەواازەی ڕاپەڕین و لەناو زانکۆی ڕاپەڕین هەم باسمان لە یادەکە کرد 31 ساڵی ڕاپەڕینی خەڵکی کوردستان کە لە ڕانیەوە دەستی پێکرد و هەمیش باسمان لەو کێشانە کرد کە لە شارەکە و لە دەڤەرەکەی بە هیوایەوەین کە ئەم یادا و ئەم نیگەرانی و گلەیانە کە چەند بە ئارامی و چەند بە دڵسۆزیەوە باسییان لێوەکرا بگەنە لایانی پەیوەندیدار و 2000 وەکو کاک شوانەوتی گەماروی سەر ئەو شارە بشێت ڕەهەند پێشکەشکرا تا بەرنامەی داهاتوو ئێوەش هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە